محەممەد فەتاح فەریزی پارێزەر و ڕاوێژکاری خێزانی میوانی ئەمە بەخێر هاتی سپاس بۆ جەنابەت. بێگومان ئێمە نامانێت دنیا بکەین بە گوڵ و بڵبڵ و پڕیکەی لە باخ و باخات بڵێن دنیا هەمووی پڕە لە شتی جوان و پڕە لە حاڵەتی ئیجابی. بێگومان لەم دنیای کە ئێمە ئەژین دۆخی نەگەتیفمان بەسەردێ کێشە و مەشاکلمان بەسەردێ. بەڵام چی بکەین؟ من جارەکانی تریش باسم کردووە چی بکەین ئەگەر باڵندەی ناومێدیش ڕووی تێکردین بەڵام نەهێڵین هێلانە لەسەر سەرمان دروستکا و دابنیشێت. چۆن منداڵەکانمان پەروەردە بکەین یاخود دایک و باوک چه ئەرکێکی لەسەر شانە بۆی کە منداڵەکەی بە شێوەیەکی ئیجابی پەروەردە بکات. دەستەکانتان خۆشبی بەناوی خوددا خۆشحاڵم لێرەم تەورەکەتان جوانە و بەرنامەکە جوانە هەرکە لە هەر بەرنمەیەکدا حات دەبم کە تەورەکە تایبەتە بە منداڵ زۆر دڵخۆش دەبم چونکە هەموو جارێک گوتومە شەڕی داهاتوو ناخۆشی و ناهەمواری و دووبەرەکی خێزانی کوردی لە داهاتوودا ئەگەر ئیشی لەسەر نەداوکە و گرنگی پێنەدا منداڵە لێە ئەولەوێتیە کەمانکارەکانی ئێمە منداڵ بێ دڵنیا بە داهاتوێکی ڕۆشن و باشمان دەبێت. کۆنفۆشیۆس قسەیەکی زۆر جوانی هەیە دەڵێ ئەگەر پلانی یەک ساڵی ئیش لە بۆ پلانی یەک ساڵ دەکەی بڕۆ برنج بچێنە، ئەگەر پلانی 10 ساڵەت هەیە بڕۆ دارێک بچێنە، بەڵام ئەگەر پلانی 100 ساڵەت هەیە بڕۆ منداڵێک پەروەردە بکە. یە هەڵوستەی لەسەر بکەین ڕاوەستین. ئێمەمانە ئیشمان بەوەیە کە بتوانین منداڵێک پەروەردە بکەین بەس لۆ ئێستانا بەس دۆ سبەینا بەس لۆ 100 ساڵ بۆی بتوانین لە سایە و سێبەری ئەو منداڵە نەک بەخۆی دەوروبەریشی بەحەسێتەوە. لۆیە گرنگترین شت کە داک و باب ئەنجامی بدا لە بەرامبەر منداڵەکانی ئەو ڕەفتار و سلوک و قسە جوانانەیە دوجار منداڵ کە چاوی دەکاتەوە داک و بابی دەبینی کە چاوی دەکاتەوە لە کۆشی داک و بابێتی. لۆیە دەبێ داک و باب نمونەیەکی جوان و باش بێ لاسایی دایک و باوکەکەنەوە بە هەوان منداڵ هەموو جارێک گوتومە لە یەک ساڵێت تا دواسەی لاسایی داک و بابی دەکاتەوە. 180 ڕەفتار و سلوک و قسەی داک و بابی دووبارە دەکاتەوە منداڵ. لێ گرینگە لە بیرمان نەچێت. یەکەم جار فێربوون بینینە بەر لە بیستن منداڵ دەبینێ ئینجا دوای ئەوە بیستەکان وەردەگەی. گرنگترین شت لە پەروەردەکردنی منداڵ بۆی منداڵەکانمان باش بێ داهاتوێکی ڕۆشنیانە بێ بینینە. لێ دەبێت داک و باب بزانێت زۆر ڕەفتارێک دەکا چ جۆرێک قسەیەک دەکا بە چ جۆرێک هەڵسوکەوت دەکا چونکە دوجار منداڵەکە زادەی ئەو هەڵسوکەوت و ڕەفتارانەی داک و بابێتی کە دووبارەی دەکەنەوە. زۆرجار ئێمەمانە ئەگەر هات و گرنگجیمان بە پەیوەندیە خێزانیەکاندا منداڵەکان تۆماتیکەن بەرەو باش دەڕۆن. بەڵام ئەو بۆدە کۆمەڵایەتی کە گرنگە منداڵ ببینێ لە ئێستا نایبینێ ئەو سفرەی خێزانیەی کە پێشتر سێژەمە منداڵەکان و دایک و باوک لەسەر سفرەکە دادەنیشتن ئێستا نایبینێ. باشە خۆستا دایک و باوکان بەخۆشمانەوە باسیێواکەین ئەڵێین ئەمەندە ژیان پرس بووە کە تۆ بە ئاسانی وەکو جاران نتوانی ئەو پەیوەندیە کۆمەڵاتێ بەرفراوانە دروست بکەیت و تۆ نەتوانی وەکو هەموو سەردەمانی پێشووتر کە دایکان و باوکانمان لەسەر یەک سفرەکەەوە بوونەوە ژەمی بەیانی و نیوەڕۆ ئێوارە بەیەکم ئێستا هەش بوون و کاژمێر تۆ لەسەر کاری شەفتەکان جیاوازە یا دایک لە ماڵە یا باوک لە ماڵە. دوجار چۆن ئەکرێ مامەڵە بکەین لەگەڵ ئەو خێزانانەیان خێزانان چۆن مامەڵە لەگەڵ ئەو منداڵانە بکەن کە بەو شێوەیە ژیانیان ئەوە شتێکە واقع ناکرێت مەسەلەن نکۆڵی لێ بکەین. بەڵام ئێمەمانە پلانمان لە هەموو شتەکەیە. تۆ یەک بەیانیان هەڵدەستی پلانی ئەوە دانایە چجکێک لە بەرکەی کو خۆت ئامادە بکەی چ جۆرە قسە بکەی میوانەکانت چێنە ڕۆژانە گەر سەفەرێکت هەیە 2 مانگ پێش ئەوەی ئەگە سەفەرەکە درێژە خۆت ئامادە دەکەی وەختەکەی خۆت بگونجێنی و مەسەلەن مۆڵەتە وەربگری لە شوێنەکەی کار دەکەی هەموو ئەوانە پلانت هەیە و دەتوانی بشی گونجێنی. باشە ڕۆژانە کۆمەڵێک شتی تەرفیهی پێویستە ئەنجامی بدەیت لەگەر ئەوەی زۆر سەرقاڵی زۆر ماندی زۆر لەسەر ئیشی بەڵام دەتوانی کاتێکی بۆ بینیەوە. ڕاستە ڕەنگە وەکو پێشتر نەبێ بەڵام ئەگەر هاتوو ئێمەمانە ئەولەویەتمان ئەو بێ لۆ منداڵەکانمان دەبێ هەمیشە باوکێکی نمونەی بینن دایکێکی نمونەی بینن. یەک ڕوانگە یەک لایەن کافینە لۆی منداڵ تێیدا ئەو شتە ببینێ. لۆیە گرینگە چەند لایەنێک هەیە لە بۆعدی کۆمەڵایەتی
بوعدی اقتصادی بوعدی ترفیهی هنری پێشەنگبوون هەموو ئەوانە منداڵ لە داک و بابیەوە ببینێت تاوەکو منداڵەکانمان باش بن داهاتوێکی باش و ڕۆشنیانە بێ ئەگەر بمانەوێ دەتوانین ئەو ئەولەویەتە دابنێن و میکانیزمێکی باش دابنێن بۆی منداڵەکانمان چامان لێ بکە ئێمەمانە زۆر جار دەڵێ مامۆستا مردم لەگەڵ منداڵەکەم قورگم هیچ بوو هیچ بە قسەم ناکە چی لێ بکەم وەڵاهی کۆنتترۆلم نەما دوایەوە ئەمن دەڵێم چێ گوتی ئەتوو قورگی خۆتی شک بە بۆ منداڵەکەت لۆ هەر زۆرت حەز لێ دابنیشی منداڵەکە دابنیش و سەرزەنیشتی بکەی ئامۆژگاری بکەیت کاتە هەمووشتا ئامۆژگاری نییە دیتنە چۆن ڕەفتارکردنە گوتم بەر لە بیستن بینینەکەیە منداڵ هەسوکەوتەکە دەبینێ اینجا دووبارەی دەکاتەوە پەروەردەکردنی منداڵ باوەڕ بکە ناخۆش نییە ئەگەرە تو ڕۆژانە ئیشی لەسەر بکەیت قوتابیەک ئەگەر لە سەرەتای خوێندنیەوە بە قسەی مامۆستایی نەکرد دوانەکانی خۆی دەرخ نەکرد لە بەری نەکرد ئەو واجباتانی ڕۆژانەی کە پێویستە مەسەلەن حەلی بکە و شیتەڵی بکە و بینوسێتەوە نەیکرد لە نیوەی ساڵە بچێتە قوتابخانە پێ دوایە قوتابێکی باش دەبێت پێ دوایە حەزی بە مەکتەب دەبێت پێ دوایە مامۆستای خۆش دەبێت پێ وایە مامۆستا پێی وابێ ئەو قوتابێکی زۆر زیرەکە هەموو ئەوانە کە دوا کەوتووە کە ڕۆژانە ئیشی لەسەر نەکردووە بەرنامە ڕێژی بۆ نەکردووە لۆیە حەزی لێ نییە مامۆستا ببینێ قوتابخانە ببینێ حەزی لێ نییە خەوەکەی خۆی بگۆڕیتەوە بە هەموو ئەو واجباتانی کە لەسەر شانیەتی لێ گرینگە منداڵ ئەولەویەتی ئێمەی داک و باوک منداڵەکانمان بێن بۆ ئەوەی داهاتوێکی ڕۆشنیانە بێ حەزیان بە شتەکان بێ دوجار ژیان و دنیایان لێ نەکەینە جەهەنەمێک و منداڵ ڕابکە لەبەری باشە ئێمە کاتێکە قسە لەگەڵ منداڵەکەین بۆ نمونە دێتەوە نمرەیەکی کەمی هێناوە لەوانەیەەکە ئەڵێن ناتوانم تەلەبەکانی ترەتوانن بەس من لەو مادەیە باش نیم لەو وانەیە باش نیم دروسترە پێی بڵێن کە تۆ ئێستا ناتوانی ئەوەی لەلا دروست بکەین کە ئێستا ڕەنگە نەتوانی بەڵام ئەگەر هەوڵ و کۆشش بکەی ئەتوانی مەبەستم ئەوەیە وشەی پۆزتیڤ ئەو وشە ئیجابیانە چین کە دایک و باوکەتوانێت بەکاری بهێنێت لەو وشانێکە خودی خۆمان لەسەری پەروەردەبوون ڕەنگە پێشترەوەنەوە شیاری ڕۆشنبیری نەبوو بێت ئێمە لەسەر هەمان ڕێچکاڕۆین کە پێشووتر لەگەڵ ئێمەیان ڕۆشن ناڵین پەروەردەیەکی هەڵە بووە پاس بۆ خوا کەسانێکی باشیشمان لێ دەرچووە بەڵام تا دنیا لە پێشکەوتنە شتی نوێ دێت ئاسانتر دێت چۆن مامەڵە بکرێت چ جۆرە ڕەفتارێ بکرێت چ جۆرە گفتارێ بوترێت کە منداڵ بتوانێت زووەری بگرێت پرسیارەکە زۆر جوانم لە جێیتی گارنە دەڵێت یازە زۆر زیرەکیمانەیە ئەگەر لە قوتابخانە زیرەک نەبوو ئەو مەرز نییە تەمبەڵ بێ مەرز نییە بەکەلکی هیچ نییە مەرز نییە دوجار داهاتوێکی ڕۆشن و باشی نەبێ بیئەکەی پێشتر جیاواز بۆ ژینگەکە جیاواز بۆ هەموو خەڵک وا بووە بەڵام ئێستا ژینگەکە جیاوازە دەبێ بتوانین لەگەڵ ئەو ژینگەیە تەعامل بکەین منداڵەکە هاتووە لە قوتابخانە لە دەرسێک خراپە لۆ ئەوە لەسەر تەواوی ڕەفتار و سلوکەکانی منداڵەکە جێبەجێ بکەم زۆرم پێ ناخۆشە کاتێک کە دەبینم دەڵێن منداڵەکە بەکەلکی هیچ نایە ڕەنگە لایەنێک وەکو پێویست نەبێ دەتوانین ئیشی لەسەر بکەین ئەو لایەنەشی پڕ بکەین دوجار باشتر بێ لە جارانی ئەگەر منداڵێک لە بیکاری باش نەبێ ئاخیری دنیا نییە ڕەنگە لە هونەر زۆر زیرەک بێ ڕەنگە لە مێژوو زۆر زیرەک بێ ڕەنگە لە جوگرافی زۆر زیرەک بێ ڕەنگە لە فیزیا زۆر زیرەک بێ ڕەنگە لە یانێژی تری هونەری باشتر بێ ڕەنگە لە مەجای ئەلیکترۆنیات و کۆمپیوتەراتە زۆر زیرەک بێ ئەگەر منداڵەکە لایەنێکی خراپ بوو ئەو منداڵە تەمبەڵ نییە ئەوە من ناڵێم گارنەر وا دەڵێ لێ گرینگە ئەو لایەنە جێبەجێ نەکەین ئێمە کاتێک ئامۆژگاری منداڵەکانمان دەکەین بەداخەوە بەکەل چیز نای دەتخوا واز بینە بڕۆ کو ئەتو ئەوەندە تینایە کو دەبی ئەوەندەی بینی نا گرنگترینش لەو حاڵەتانە ئەوەیە دابنیشین چەند خۆش دەبوو ئێستا تۆیەک لێرە دانیشتی یەکێک بێ ئامۆژگاریت بکە لایەنە ئیجابیەکانت باز بکە جوان دەست دەسە لایەنە ئیجابیەکانی تودا بنێ دوادە چەند خۆش جێ لە ئامۆژگارەکانی وەردەگری و ئەو خاڵە سبیانی کە تێدایە و ئەو باسی دەکە زووتر کۆنتترۆلی دەکەی و جێبەجێ دەکەی چکە دەزانێ ئەوە شارەزایە ئێمەمانە مشکلەکمانێ لەگەڵ ئامۆژگاری و سازە مشکلەکەمان ئەوەیە ئەو کەسانێک کە ئامۆژگاریمان دەکەن حەزمان لێ پڕ بن بەڕاست ئێستا یەکێک بێ لێرە دابنیشی ئەلف و بێ ڕاگەیاندن نەزانی ئامۆژگاری تو بکات دەتوانانی لێوەربگری ئایا حەزم دەکەی ئەو قسەوی ئایا حەزت بە قسەی ئەوە دوای ئامۆژگاری خۆش نییە تۆ دابنیشی وەرە بە ئامۆژگاریت بکەم لۆ ئامۆژگاریم دەکەی ئەخرچم کردێت و ئامۆژگاریم دەکەی دوای خۆشە ڕۆژانە ئەمە ئەو ڤیددیویانە دەبینین باسی ئامۆژگاریە سەر حەزمان لێ جیانێ ڕابگرین لایەن دەبین لێ گرینگە کاتێک کە تو ئامۆژگاری منداڵەکە دەکەی گرنگتری شتێ بزانێت چی دەوێ ئەو منداڵە و لە شوێنێکیش بێت تایبەت بێ لەبەر چاوی خەڵک نەبێ دوزار ئێستا ئێمەمانە دادەنیشین ئێستا منداڵەکەی من لایەنێکی سلبی تێدا هەیە
سلبی تێدایە دابنیشم ئەتوەرە خۆی لێ تووڕە بکەم ئەریەکە خۆ لە تووڕە بکە پێت خۆشە یەکە خۆشەویستترین کەسی کەسایەتی ژیانی تووە لە بەرچاوی خەڵک بێ ئامۆژگاریت بکە چی دەڵێ گرنگترین ئامۆژگارەکان لە بەرچاوی خەڵک لێت وەرناگیرێت پێویست نییە دوازار ئەمن پیشانی دەدەم بزانم دادەنیشم داک و باوکی ناشارەزە ئامۆژگاری منداڵەکانیان دەکەن بەڵام داک و باوکی شارەزە ئەوەیە ئەزمون پیشانی منداڵەکەی دەدا ئەمە گرنگە ئەزمونیان پێ پیشان بدەین ڕۆژێک لەسەر سفرە دانیشت بووین ئەو چۆمچەی پێ دەڵێن ئەوەی مەرەگەی کوڕەکەم هاویشتی و پڕشکەکە کەت ئیدیە پانتۆڕی سپیشم لە بەردا بوو قالبم ئادم بوو بەخۆ کۆنتترۆل نەکردنی من بە هات و هاوارکردنی من دەتوانێت پانتۆڕەکەم خیان کاتەوە بەتاکن ئەو قەنەعاتە لە خۆمان دروستکەین ئەخر ئەمن داوەتم هەیە ئەمن میێوانداریم هەیە ئەتو قالبت پیسکردم ئەتوکو دەبی ئەو هابی خۆی لێ تووڕە بکەم شتەکە دەگۆڕێ لێ ئێمەمانە دای من منداڵەکانمان لێمان دوورن چۆن نەمانتوانێت بە زمانی هاوڕێتی قسەیان لەگەڵ بکەین دانیشە کوڕ شیرنم خۆت سەلامەتی خۆ سەلامەتی و گرنگترە لە هەموو شتێکی من ئەوەش چادەبی ئەوەش خان دەبیتەوە بەڵام گرنگتریشی ئەزمموی پێشاندم کوڕ شیرم ئەتو دڵنیا بوو ئەو هات گرت بوو چۆمچەکە لێکەتە ناومەرەگەی ئەگەر ئەو چۆمچی ئەوها بگری ئەبەو شێوازە بگری دەتوانی ئەو جارە حەلی ئەو مۆزوع بکەیت مامۆستاجە ئەمن ئەو هەمومان دیما ڕۆژانە لە ئیشم تااقەتی ئەو قسەکردانم هەیە بەڕێزی من لێت دەپرسم تو ئێستا ڕوبەڕوو یەک کێشە بیەوە ئەگەر بە شێوازێکی جوان مامەڵەنەکەی دوو کێشت بۆ دروست دەبێ ئەو کاتی کێشک ئاسانتر حەل دەبێ یان دوو کێشە ئاسانتر حەل دەبێ لێ گرینگە بتوانین بە شێوازێکی باش بە شێوازێکی گونجاو بە زمانێکی پارا و بە زمانێکی شیرنانە قسە لەگەڵ منداڵەکانمان بکەین یەک لە دوو دەینەوە ئەوانەی کە کەپڵدارن ئەوانەی کە تازە بووینە خۆشەویستیەکە ئەوانەی کە تازە زەواز دەکەن باشە هەمیشە لێبوردەی لە ناخیاندایە مثلەن دەڵێ وەڵاهی لەبیرم کرد چێمەدێ چی تێدایە ئەو جارە ئیشاڵە باش دەبی ئەمیش وەچی تومە زۆر جار لەبیر دەکەم شتی ئەو لێبوردەیە وامان لێ دەکا وای لەو دوو خۆشەویستە کردووە وای لەو دوو کەسە کردووە کە تازە زەواجیان کردیا هەمیشە زۆرترین کات بە یەکتر بەخشن هەمیشە زۆرترین کات گوێ لە یەکتر ڕابگرن هەمیشە بۆ یەکتریان خۆش بووێ یەکتریان قبول بێ هەڵەکانی یەکتریان قبول بێ لێ ئەگەر بەو شێوازە بۆ زمانە قسەمان کرد ڕەفتارمان کرد دڵنیا بە منداڵەکانمان باشترینیان ئەمە دەبن خۆشەویستترینیان ئەمە دەبن بەڕێزترینیان ئەمە دەبن زۆر سپاس دەکەین مامۆستا محەممەد فەتاح فەریزی پارێزەر و ڕاوێژکاری خێزانی کە لەگەڵمان بووی من وەکو دوا قسە ئەوە بکەم کە دایکان و باوکان ئەوە بزانن بۆ خۆتان دەزانن هۆڵەندا وڵاتێکە کە ئابوووریەکەی بەشێکی زۆری لەسەر بەخێوکردنی گوڵە ئەوان پرۆژەیەکیان هەیە کە منداڵەکانیان لە باخچە دەبەنە ئەو شوێنانی کە گوڵیان تێ ناشتۆ چونکە زانم منداڵان وزەیەکی ئەمەندە باشیان هەیە ئیجابیان هەیە گوڵەکان لەوانە وزە دەگرن وە گەشەیەکی باش دەکەن ئەگەر ئێمە منداڵەکانمان بەم شێوە پاک و بێخەوش و بێشوختە بن چۆنەڵە لە ڕووی ڕەفتارەوە هەر ئێمەین دواتر ئەتوانین وزەی نەگەڤتیڤیان پێ بدەین و هەر ئێمن کە ئەتوانین ڕەفتارەکانیان بگۆڕن بێڵین با بۆ پاکی خۆیان بمێننەوە من سپاسی جەنابیش دەکەم هەمیشە هەوڵی ئەوە بدەن کە باشترین وزە بە منداڵەکانتان بدەن دواتر هەر ئەمانن ئەبنە کەسایەتی گرنگ لەناو کۆمەڵگە دووبارە سپاس بۆ جەناب.